چەند ئافرەتەیە کە چاوی بڕیە هەڵڕەکە سەیری مێردەکەی ناکە چەند پیاوەیە کە چاوی بڕیە ئافرەتێک لە سەرجا دەکە قۆڵی لە قۆڵی ژنەکە هاتی سەیری ژنەکەی خۆی ناکە چەند پیاوەیەوە بۆی لێ هاتووە لەبەرەوەی پەروەردە نەبووە لەسەرەوەی کە بزانێ ئەم چاوە بێ لە حەڵاڵا بەکاربێن بۆی نییە لە حەرام ئەم زبانە ئەبێ لە حەڵاڵا بەکاری بێنێ چەند ئافرەت هەیە ناتوانێت دوو کەلیمەی ڕێز و حورمەت بەرامبەر بە مێردەکەی بڵێ بەڵام بەرامبەر بە پیاوی خەڵک ڕێز و حورمەتی دنیا بەعکسی شۆ چەند پیاو هەیەوە ئەتوانێ دەیان کەلیمەی ڕۆمانسی بڵێ بۆ ئافرەتێ بەڵام ناتوانێت بۆ ژنەکەی خۆی بڵێ چەندی وا سەلەنی سبب چییە و خەڵکە بوای لێ پەروەردە نەبووە لەسەر پێی نەوتراوە ئەم کەلیماتانەی تۆ ئەڵڵا جەل جەلالوهو پێداوە من نیعمەتێکە بەکاری بێنی بۆ حەڵاڵ نەبێ لە حەرام بەکاری بێنی وەپەڕی ناشکریکردنی ئەو نیعمەتێ ئەنجایتر بڕۆ بۆ بابەتەکانی ترکان ئەبێ ئەو ڕێکارانە بگریتە بەر هەر هەمووی پەیڕەویکەی بەسەر ئەو بەردەسانەی خۆتە ئەو ساکە تۆ پارێزراوە بیڵێ والله يعلم وأنتم لا تعلمون يعني ئێوە نازانن ئێوە ناتوانن بە هیچ شێواز و یاسا و حکمێک کۆمەڵگا پاکەنەوە لە فاحیشە